بەڕاستی بن پێم وایە نابێت چاوەڕوانیمان ئەوە بێ لە دوای کۆتایی هاتنی ئەم پەیماننامەیە لە دوای 100 ساڵ و ئەوانە ئێمە چی بکەین یا چاوەڕوانیمان ئەوە بێ گەلێک مەسەن لە دۆخی خامۆشییا بژی چاوەڕێەوە بکە ئەم ڕێکەوتنامەیەکە ئەکسپایرە بێ ئەنج بیر بکاتەوە لەوەی کە چی بکە. پێم وایە دۆزی ڕەوای کورد دۆزێکە بەر لە ئەو ڕێکەوتنامانەش ئینسانی کورد خەباتی بۆ کردووە، بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی نێودەوڵەتی کورد بە تەواوەتی دابەش کرا بەسەر ئەم دەوڵەت نەتەوانەیە و بە جۆرێک لە جۆرەکان هەموو ئەو کارە ساتانەی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لە هەرێکە لە پارچەکانی کوردستان ڕۆیاندا دەرەنجامی ئەو هەڵە استراتیژیەی کۆمەڵگەی مرۆڤایەتیە بەرامبەر بە ئینسانی کورد کە کردویانە. من پێم وایە تاوانەکان و جینۆسایدەکانی وەکو ئەنفال و داگرتنی دیەکان و تعریب و سڕینەوەی شوناس و قەدەغەکردنی زمان و هەموو ئەو هەوڵانە بۆ سڕینەوەی نەژادی کورد، بۆ سڕینەوەی مێژووی کورد، شارستانیەتی کورد و بۆ ئەوەی کە ئەو شارستانیەتی لە ڕۆژهەڵاتی ناوین کە کورد سەرمەشقی با بڵێن حکومداری بووە لە ناو مێژووە بسڕنەوە. لێکەوتەکانی ئەم پەیمان نامەیە بووە کە لە نێوان زلهێزە براوەکان تۆماریان کرد. لە ماوەی ئەم 100 ساڵەیە شۆڕشەکان لە پارچەکانی کوردستان هەوڵی خۆیان بۆ سەربەخۆیی بۆ ئازادی ئینسانی کورد داوە، بەڵام ئەگەرچی هەر یەکێک لە شۆڕشەکانی ژمایی سەرنج و تێبینین لە ئاستی دۆخی خۆیان ناتوانانی خوێندنەوەی جیاوازی بۆ بکەین، بەڵام ئەوەی بە شێوەیەکی گشتێ دوای بڵێ ئینسانی کورد بۆ تێکۆشاوە بۆ بەدەستهێنانی ئازادی، بۆ ئەوەی سەربەخۆ بێ، بۆ ئەوەی خۆی خودانی خۆی بێتەوە. بەڵام بەداخەوە نەیتوانیوە بگا بە ئامانجا سەرێکیەکەی خۆی. ئەگەرچی مەسەرەن لە ساڵی 91ەوە لە باشووری کوردستان جۆرێک لە حکومڕانی خۆسەری هەیە لە ڕۆژاوای کوردستان لە دوای شۆڕشی گەلانی ڕۆژاوە جۆرێک خۆسەری دروست بووە، ئەگەرچی لە بەردەم ئاڵنگاری گەورەیە هەردوو ئەو بەشە و شۆڕش لە پارچەکانی تری کوردستانیش هەر ئامادەی هەیە. لەناو ئەم شۆڕشانەیە هەمیشە هونەرمەندان پای ئەساسی بوون بۆ گەیاندنی پەیامە سیاسیەکان بۆ جەماوەر. من کاتێک بە مێژووی پارتە سیاسیەکان یان با بڵێن شۆڕشەکانی کووردا ئەڕۆمەوە هەمیشە بیرلەوەکراوەتەوە هونەر وەک ڕێگایەک وەک وەسیلەیەک بەکاربێنرێ بۆ گەیاندنی پەیامەکان تاوەکو گەل هۆشیار بکرێتەوە لەبارەی ئەمانەوە. هاوکات لەگەڵ ئەمەیە دەوڵەتانی داگیرکەری کوردستان، ئەو دەوڵەتانی کە کوردستانیان بەسەرادا باش کراوە، تەنانەت دەوڵەتانی تریش لەسەر کورد وێنەیەکیان دروست کردووە کە وێنەی خێڵە. ئەوان نایانەوێت هیچ کات کورد وەک نەتەوە پیشان بن و ئایانەوێت بیسەلمێن کە ئەمە چەند خێڵێکن و لە ناو جوگرافیای ئەم دەوڵەتانەیە هەن، دەنا نایانەوێت وەک کورد وەک نەتەوەیەک ببینن و هەوڵەکانی سینەمای وڵاتانی تورکیا و سینەمای عەربی و سینەمای ئێرانی ئاشکرا و دیارن بۆ ئێوەی بەڕێز کە لە ماوەی ڕابردووە لە ڕێگەی دراما تەلەڤیزیۆنەکان لە ڕێی فیلمە سینەمایەکانەوە چۆن وێنەی کوردیان پیشانەوە و ئێمە لە زۆر مناسبەی تریش باسی ئەومان کردووە. بەڵام لە ئێستایەوەی منەی بینم جۆرێک لە هۆشیاری هەیە لەسەر ئاستی کۆمەڵگا، بەتابێت لە هونەرمەندانیش کارکردنێکی وردەکارانەتر لە ڕابردوو هەیە بۆ نیشاندانی ئێش و ئازارەکان، بۆ ئەوی کە بە کۆمەڵی خۆمان بڵین، بە جیهان بڵین کە ئێمە ئەوەین، ئەوەمان لێ بەسەر هاتووە، ئێمە خۆمان وەک قوربانی نابینین، ئێمە پاڵەوانی چیرۆکەکەی خۆمانین، ئەگەرچی ستەم و ستەمکاری ئێوە وای لێەوە ئێمە کردووە ببین بە قوربانی، بەڵام ئێمە ئەو کەسەین کە لەناو خۆڵەمێشەکەی خۆمان هەڵەستینەوە و جارێکتر ژیان دووبارە دروست دەکەینەوەوانە. و هونەرمەندی کورد پێم وایە لە هەموو پارچەکانی کوردستان بەتایبەت منەتوانم لە باری سینەماوە قسە بکەم لە ئێستا لە جۆرێک لە هۆشیاری و لە تێگەیشتنە کارەکانی فیلمی کوردی لە ئاستێکی بەرز وێنەی کوردستان، وێنەی ئینسانی کورد، وێنەی شەڕڤانی، وێنەی پێشمەرگەی، وێنەی کۆمەڵگەیەکی پێشکەوتووی کوردی لەسەر ئاستێکی گەورە پیشانەیەنەوە و جۆرێک لە ئینسان دۆستی، ڕێبەرایەتی ژن و کۆمەڵگای یەکسان ئەمانە لە سینەمای کوردیا وردە وردە وەکو تێمە دروستە بن و جیهان لە ناو فستیڤاڵەکانە فیلمە کوردیەکانە بینێ. لە دۆخێکی تریشە ئێمە ئازانین کە هونەرمەندان دەتوان ڕۆڵێکی گرنگ ببینن لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە. پێم وایە ئێستا کە ئێمە لەم قۆناغی دوای ئەو ڕێکەوتنامەیە
پێم وایە بەشێک لە ئەرکی هونەرمەندان و تەواوی ڕۆشنبیران و سیاسەکانی ژەوەیە نەفرەتێکی گەورە لەو ڕێکەوتنامەی هەموو ئەو ڕێکەوتنامانی تر بکەن کە تیا نەهامەتیان بۆ کورد هێناوە و کار بکەن لەسەر ئاستی هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی کوردی و ڕابوونێکی تری ئینسانی کورد تا بە دوای خەونەکەی خۆیەوە بێ کە ئەویش بتوانێت وەک ئینسان لە ناو کۆمەڵی بەشەریە وەک ئەوانی تر مرۆڤی سەردەستە بێ نەک وەکو مرۆڤی ژێردەستە بێ ئینسانێک بێ هەبێ بە وجودی خۆیەوە نەک ئینسانێک بێ ئەوانی تر حکمی لەسەر بن هیوادارم لە کۆتاییە کە 100 ساڵی داهاتوو 100 ساڵی کورد بێ 100 ساڵی سەرکەوتنەکانی کورد بێ 100 ساڵی ڕەوینەوەی ئەو نەهامەتیانە بێت کە بەسەر ئینسانەیە بە شێوی گشتی ئێمە با بڵین نەک بەتەنیا کورد لەناو ئەم پرۆسەیە مەسەرەن جووەکان مەسیحیەکان ئێزدی هەموو ئاین و ئاینزاکانی تر لەناو ئەوانەشا ژن بەتایبەت با بڵین بوونەتە نیشانەیە کە بە قوربانی کراونەوەوانە هیوادارم 100 ساڵی داهاتوو 100 ساڵی پێکەوە ژیانی گەلان بێت 100 ساڵی ئازادی ژن بێت 100 ساڵی ئازادی کۆمەلگا بێت.